شان بۆنی ژنی کوژراوی لێدێت لەسەر گەڵای دارێکی پیری باخی گشتی نووسی بوویان دێنەوە بە دەفتەری وێنەکێشانی مناڵێکەوە نووسرابوو دێنەوە بە کوشتنی پاسەکانەوە نووسرابوو لەبەر دڵی ئێوە دێنەوە بەر لە هاتنەوەیان لە بڵنگۆکانەوە هاوارم کرد پیاوان ئەمڕۆ دەمانچەکانیان بشارنەوە لە ماڵ نێنە دەر ئەوان شەرمەکەن بەو جلە هەڵپڕوزاوانەوە بیان بینن مەچێکە لە دەستوردا کە بەرزترین یاسایە لە هەر وڵاتێک لە دەستوری ئێمەدا مافی یەکسانی بە هەردوو ڕەگەز درراوە بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەدا کاری پێناکرێت توانین بڵین کە بۆشاییەکی گەورە هەیە لە نێوان سیستمی کۆمەڵایەتی لە کۆمەلگەی کوردەواری و ئەو یاسایانی کە ژیانی ئافرەتان ڕێک دەخەن ڕۆژانە دەبینین لەلایەن هەندێک لە ڕەگەزینێرەوە بەڕادەیەک ئافرەتەکە دەچەوسێندرێتەوە لە دەست درێژیکردن بۆ سەرمافەکانی لە سادەترین بواری ژیانی تا دەگات بە زەوتکردنی مافی چارەنووسی و کوشتنی بەداخەوە هەندێک جاریش ئافرەتەکە بە جۆرێک دەخرێتە ژێر پاڵەپەستۆ کە خۆی بەدەستی خۆی کۆتایی بە ژیانی خۆی بهێنێت هەرگیز نەبوو و نەمان بیستوە کە ئافرەتێک ئابرووی پیاوێکی بردبێت و لە ئەنجامدا پیاوەکە بەهۆیەوە کۆتایی بە ژیانی خۆی هێنابێت هەرگیز نەمان بیستوە کە ئافرەتێک دەست درێژی جنسی کردبێتە سەر پیاوێک هەرگیز نەمان بیستوە کە ئافرەتێک بە بیانووی شەڕەف و ناموس پیاوێکی کوشت بێت بەڵام پێچەوانی هەموو ئەم قسانە بە ڕێژەی بەداخەوە ڕاستە کوشتنی ژنان و کچان لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن یەکێکە لەو دیاردەمە ترسیدار و ترسناکانی کە لە هەرێمی کوردستان چەندین ساڵە ڕوودەدات ئێمە وەکو چینی پارێزەران شاهیدی کوشتنی ژنان و کچانین ئەتوانم بڵێم ئەمە داتای خۆمە بەبێ ئەوەی کە من وەک پارێزەرێک ئاگاداری سەرجەم دادگاکانی هەرێمی کوردستان مەتوانم بڵم لە هەرێمی کوردستان ساڵانە نزیکەی بەداخەوە 50 ئافرەت لە هەرێمی کوردستان دەکوژرێت و هەندێکیشیان دەشاردرێنەوانێ لەگەڵەوەی کە کردەوەی کوشتنەکە ئەنجام درراوە بەڵکو لە بەرامبەرە بەکردەوەی خۆکوژی لە قاڵەمی ئەیەن وەک ئەوەی دەڵن خۆی سووتاندووە چوزانم بە هەر ڕووداوێکی تر بابەتەکە بە جۆرێکی تر پێچەوانە ڕائگەیەندرن جا بە بڕوای من ئەم جۆرە تونند و تیژیانە جگەل لە کاریگەرە نەرێنیەکانی بۆ سەر دەروون و کۆمەلگا بەڕاستی مافی مرۆڤی ژنانیش پێشێل دەکات و هەروەها دیاردەی خۆکوژیشمان هەیە بیرمان نەچێ ئەمیش تونند و تیژێکی ئاشکرایە بەرامبەر بە جەستە دەکرێت کە مرۆڤ بۆ سڕینەوەی جەستی خۆی بەکاردێنێ هەروەگەوەی کە کاک دکتۆر ئاماژەی پێکرد لە بەپێی لێکۆڵینەوەکان لە جیهاندا بە سێهەمین هۆکاری مردن دادەنرێت لە هەرێمی کوردستان بەگشتی چەند هۆکارێکی هەیە وەکە لاوازی باری ئابووری و هەروەها دیاردە کۆمەڵایەتیەکان نتوانین بڵین کە پشکی هەر سەرەکی ئەم دیاردەیە بەرژنان و ئافرەتانی ئێمە کەوتە کە زۆرجار لە ڕێگای سووتاندنی جەستەیانەوە یاخود خۆ هەڵدانیان لە باڵەخانە و شوێنە بەرزەکانەوە یاخود خۆ خنکاندنیان بە ڕێگەی ئەوە هەر ڕێگەیەکی تر کۆتاییان بەداخەوە بە ژیان و بوونی خۆیان هێناوە بێگومان هەموو ئەم دیاردانە دیاردەی کوشتن و خۆ کوشتن چەند هۆکارێکی هەیە بەڵام هۆکارەکان من نتوانم بڵێم کە جیاوازن ئەویش بە جیاوازی کۆمەلگە و ژینگەی خێزان دەگۆدرێت بەڵام بە ورزبوونەوە لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵین کە سەرەکی ترین هۆکار بریتە لە نەبوونی پەروەردەیەکی دروست کە لەسەر بنەمای یەکتر قبولکردن و ئاشتەوایی نێوان هەردوو ڕەگەز بنیادرابێ بەڕاستی و هەروەهایەکێکی دیکە لە هۆکارەکان هەڵگرتنی چەکی بێمۆڵەتە هەڵگرتنی چاک لەلایەن هاوڵاتیانەوە بە بێمۆڵەت زۆر جاروای کردووە کە بێگەڕانەوە بۆ یاسا و تەرازووی دادوەری پەنابەر نەبەر کوشتن لە هەر کێشە و ناکۆکێکی کۆمەڵایەتی کە هاتۆتە پێشیان هەروەها یەکێکی دیکە لە هۆکارەکان کە زۆر زەقا سەروەرنەبوونی یاسایە ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستان یاسامان سەروەر نییە بەڵکو زیاتر سیستمی عشاری زاڵە بەسەریدا چۆن لێکۆڵینەوە لە تاوان و کوشتن کۆمەڵێک ڕێکاری یاساییە کە تیمی لێکۆڵینەوەی تاوانەکان دەیگرنە بەر تا هۆکار و شێوازی تاوان و بکەرەکەی ئاشکرا بکرێت و دواتر دۆسێکە ڕەوانی دادگای تایبەتمەند دەکرێت و ڕێکارە یاسایەکانی تری بەدوا دادێت تا بە ئەنجامگەیاندنی دۆسیەکە بەڵام هەندێک لە تاوانی کەیسی کوشتنەکان کە دەستی حزب و بنەماڵی لە پشت بێت ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی دەستێوەردان لە یاسا جا بابەتەکە هەرچەندە هەستیار بێ زۆر جار بینیومانە لەسەر فولایەتێک گەنجێک لە وڵاتی ئێمە کوژراوە بینیومانە لەسەر دەمەقالێکی بەسیط گەنجێک کوژراوە ڕۆح لە کەسێکی کەسێنراوەتەوە بینیومانە لەسەر مەبلەغێک پاری زۆر بەسیط کە $100 و $200 گەنجێک لە وڵاتی ئێمەیە کوژراوە جا سەرباری هەموو ئەمانش کاتێک کە دەستی حزب و بنەماڵی پێگات بەداخەوە لە ئەنجامدا دەبێتە هۆی دەستێوەردان لە یاسا و کەیسەکە هەندێک جار
بە بەرژەوەندی بکوش و دش بە بەرژەوەندیەکانی کوژرا و کە سوکاری کوژرا و تەنانەت کۆمەلگەشێک لای دەبێتەوە جامەش دیسانەوەی گەڕێنەوە بۆی کاڵم ئەکرێت بۆ زۆرێک لە کەیسەکانی کوشتنی ژنان ڕاست بێ بۆچی لە بەرەوەی لە هەرێمی کوردستان زۆربەی جار بە کوژرەکان کەسی یەکەم و دووەمی خێزانەکەن بەداخەوە هەندێک جاریش ڕوو دەدات لە دەرەوەی چوارچێوەی خێزان بۆ نمونەوەکو ناچارکردن و زۆر لێکردنی کچێک لەلایەن کوڕێکەوە بۆ ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری لەگەڵیدا و ڕەتکردنەوەی لەلایەن کچەکەەوە بەداخەوە توان بڵم کە ئەم جۆری تاوانی کوشتنەشمان هەیە جا ئەمانە بۆ ئاشکرانەبوونی تاوانەکانیان جگەلەوەی کەوتەی ناڕاست لە دامپێدانەکانیاندا هەیە زۆر جار هەموو هەوڵێکیش دەدەن بۆ ئەوەی کە لە ڕێگەی حیزب بنە ماڵەوە کەیسەکانیان بێدەنگە لێ بکەن وا تاتوانین بڵین کە ئێمە یاسامان سەروەر نییە و یاسا لە وڵاتی ئێمەدا نەیتوانیوە کە تاکە سەرچاوی هێزبێت بەداخەوە یەکێکی دیکە لە هۆکارەکان بە پاسایی پاکردنەوەی شەڕەف و نام و زۆر جارە بینین لەلایەن باوکیەوە لەلایەن برایەوە لەلایەن هاوسەرەکەیەوە لەلایەن کەسە خۆن و زیکەکانی تریەوانێ کردەوەی خۆکوژیەکە ئەنجام دەدرێت بەداخەوە هۆکارێکی تر کە ئەویش دنیای دیجیتالی و توندوتیژی دیجیتالیە میدیا و سوشیال میدیا کە لە ئێستادا بەڕاستی هۆکاری زۆر سەرەکین و دەستێکی باڵیان هەیە لە بوونی تاوانی خۆکوشتن و دیاردەی کوشتن بەگشتی ئەبینین کە لە ڕێگەی میدیاوە زۆر جار هەواڵەکانی تایبەت بە کوشتن بە تایبەت کوشتنی ژنان بڵاو دەکرێتەوە بە بێبوونی هیچ زانیارێکی دروست کە ئەمە بمانەوێ نەمانەوێت کاریگەریەکی نەرێنی ڕاستەوخۆ لەسەر کۆمەڵگا جێدەیڵ و بە تایبەت لە ناوچینی گەنجەکانمانداوە هەروەها دیسانەوە شێوازی بەکارهێنانی سوشیال میدیا کە ئەمیش ئەتوانین بڵین دەستێکی باڵای هەیە بۆ بوونی تاوانی ژن کوشتن و خۆکوشتن کە ئەتوانین بڵین لە ڕێگەی ئامێرەکانی وەکو کۆمپیوتەر و مۆبایلە زیرەکەکانەوە ئەنجام دەدرێت لە ئێستادا بە هۆکاری ئاسان بەردەستبوونی ئامێرا ئەلکترۆنیەکان و تەکنۆلۆژیا زۆرترین جۆری تونند و تیژیەکان لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە دەکرێت پێی دەگوترێت تونند و تیژی ئەلکترۆنی بە بڕوای من لە سەرجەم دۆخۆبارەکاندا کردنی تونند و تیژی ئەلکترۆنی دەبێتە هۆی دروستبوونی مەترسی لەسەر ئاسایشی وڵات لەسەر دارایی وڵات و زیان بە تەندروستی کۆمەڵایەتی تاک و کۆمەڵگە دەگەیەنێت کە دەکرێت بۆ هەڕەشەکردن بۆ ناوزڕاندن بۆ گێچەڵی جنسی بۆ فریودانی سۆزداری مادی و زۆرێکی دیکە لە بێزارکردنەکان بەکار بهێنرێت و هەروەها توان بڵێ هەموو تاکەکانی کۆمەلگە و بە تایبەت تر ژنان بە ڕێگەی باڵین لە ڕێگەی زانیاریەکان یاخود لە ڕێگەی وێنەکانیانەوانێ هەڕەشیان بەرامبەر دەکرێت کە ئەمەش دیسانەوە بۆتە یەکێک لە دیاردە مەترسیدارەکانی سەردەم بەڕاستی ڕۆژانە دەبینین کە چەندان کۆمنت و قسەی نەشیا و دەخرێتە پاژن و هەروەها لە ڕێگەی پلتفۆرمەکانەوە زۆر بە ئاسانی زانیاری ناڕاست و زانیاری نادروست لەسەر ژنێک بڵاو دەبێتەوە بێ ئەوەی بیر لە دەر ئەنجامەکەی بکەنەوە کە بەداخەوە لە ئەنجامدا زۆر جار بۆتە هۆی کوشتنی ژنەکە یاخود بەهۆی و ژنەکە خۆی کۆتایی بە ژیانی خۆی هێناوە زۆر جاریش بینی ومانەکە ئافرەتێک کوژراوە زۆر بەبێ بەزەی و بێڕەحمانە قسە لەسەر ئافرەتە کوژراوەکە کراوە و ڕەوایەتی دراوەتە پاڵ کوشتنەکە و دەستخۆشیش لە بکوژەکە کراوە بەداخەوە کوشتنی ئینتیحاد یاخود خۆکوشتن دەکەم لە هەرێمی کوردستان لە ڕووی دەقە شەرعیەکانەوە و ئەم باقی حەشتە خەڵکی تێی کەوتووە ئامادیشم لەم محاضرەیە ئەوەیە کە کۆمەڵێکەوانی کە لەسەر شاشەکە دیارە کۆمەڵێک ئامانجمان هەیە کە تێیدا یەکەمیانەوەیە کە خوێن ڕشتن و کوشتن چ تاوانێکی گەورەیە ئەمە بخەمە بوون بەڕووی ئاینەوە بە هەر ناوێت بێت دووەمیان ئەم واقعی کە کوردستان و جیهان تێدایەتی ئایا کە دین پشتگیری ناکات دەدێ مەم خەڵکە ئەم ئافرەتە ئەم ژنە بۆ دەکوژرێت بە چ پاڵنەرە و ئەنجا بەراوردێک لە بینی وڵاتانی موسڵمان و وڵاتانی غیرە موسڵمان و هەروەها ئامانجەکانی تۆڵە خوێن تۆڵە سەنەوە لە شریعەتی ئیسلامە بۆچیە و هۆکارەکانی زیادبوونی کوشتن و دەمەوێت لە ئاخیرا بۆ بگەین ئایا ئیسلام هۆکارە لە زیادبوونی توندوتیژی دژی ژنان بە خۆکوشتن دەست پێ بکەین بەداخەوە باسی دوو بابەتی زۆر ناخۆشە بکەین خۆکوشتن و کوشتن و توندوتیژی لە دنیای زۆرە لە کۆمەڵگەکانی ئێمەوە بەرەو هەڵکشانە ڕات کاتێک ئازار زۆرترە لە میکانیزمەکانی وەرگری دەرونی ئینسان ئیتر غەریزەی کوشتن دەست پێکا غەریزەی توندوتیژی ئێتە پێشەوە یعنی هەموو ئینسانێک لە ژیانیا تووشی ئازار و بەرکەوتن و خشارە دەرونیەکانە بێت هەموو ئینسانێکیش میکانیزمەکانی وەرگری و دیفاعکردن لە نەفسی خۆی هەیە ئەم توازنە کە تێکەچێ ئەم هاوسەنگیە کە تێکەچێ ئیتر بیری خۆکوژی دروستە بێ ئەم بیری توندوتیژی دروستە بێ چەند ژمارەیەک باس دەکەم هەر ژمارە دایمە کاریگەری خۆی هەیە لەسەر
دەرونی ئینسان کە ئەم ژمارانەمان گوێ لێ بێ لە زۆر تا تۆپتێن هەیە واتە لیستی دەیەکەمەکان ئەماڵین ئەو خوێندکارانی کە لە 12 دەرەچون دەیەکەمەکە کامانن لامە کاریگەری هەیەکەم و دووەم و سێم لە لیستی دەیەکەمینەکانایە لە دنیا هۆکاری مردن خۆکوشتنی یەکێکە لە تۆپتێنەکان هەنێ وڵاتە چێتە 9 8 3 ئەیلانێ وڵات سێمە لە دوای نەخۆشیەکانی دڵ و شەکرە و ئەو نەخۆشیانی کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی ئینسان هەیە بە دوایە خۆکوشتنیە ئەوەی کە یەک دوو جار بەڕێزان و کاکدکتۆری ئاماژەی پێ کرد کە بە پێی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی لە نزیکەی 700 و ئەوەندە هەزار بۆ 800 هەزار ئەگۆڕێ ساڵانە کە لە ساڵێکە ئینسان خۆی کوژێ ئەمریکا دایما لە ئامارە زۆر لە پێشەوەی لە هەموو وڵاتانی دنیا پێشکەوتوترە لە ئامار چونکە دەستگای نیشتیمانی هەیە ئەمریکا نزیکەی 330 بۆ 350 میلیۆن ئینسانێکی ئاژی لەوێش هەر لە تۆپتێنایە خۆکوشتن 30,000 کەس لە ساڵێکا خۆی کوژێ لە هەموو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمڕۆ حوتی مانگ کە 25 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونوتیژیە وەکلای هەمومان ئاشکرایە هەموو ڕێکخراوەکان هەموو ساڵێ لەم ڕۆژانەدا چەندین چالاکی پێشکەشەکەن ئێمەش وەکو تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان بە هاوکاری لەگەڵ زانکۆی سلێمانی ئەمڕۆ هەستاوین بە ئەم پانێڵە کە لەسەر کوشتن و خۆکوشتنە وەکلای هەمومان ئاشکرایە بەداخەوە ساڵ بە ساڵ کوشتن و خۆکوشتن ڕوو لە زیادبوونە لەبەرەوە زۆر ضرورە هەم حکومەتی هەرێمی کوردستان هەم ڕێکخراوەکان هەم کۆمەڵگەی مەدەنی هەڵوێستەی لەسەر ئەمە بکەن و بتوانین ئێمە شتێ بکەین کە بتوانین تونوتیژیەکان کەم بکەینەوە چونکە تونوتیژی بڵین بنبڕ ئەکرێ ئێمە ناتوانین بنبڕی بکەین لە بەروی تونوتیژی دیاردێکی جیهانیە بەڵام بتوانین کەم بکرێتەوانێ ئەمەش کاری هەموو تاکێکەنە کاری هەڕێکخراوەکان ئێستا لەم کاتەدا کە ئێمە هەموو ساڵێ هەستاوین بە کۆڕ و سیمینار لە ئامادەیەکانە بۆ زانکۆکان چونکە بەڕاستی ئەوانە توێژێکن پێویستیان بەوەیە کە هەندێک ڕێنمایی هەندێک وشیاری کە وشیار ببنەوانێ بە تایبەتی لە بەکارهێنانی سوشیال میدیا ئێمە چالاکیەکانمان زیاتر وەکو هەم تۆڕی هاوبەش وەکو هەم ڕێکخراوەکەی خۆمان وەکو هەم ئەوەی تۆڕی پاراستنی خێزانمان هەیە ئەچینە دەرەوەی شارەکان وەکو لە قەزا و ناحیەکانە بۆ نمونە ئەمە لە بازیان ئێمە لە پیرەمەتر و لە شوێنەکانی دەرەوەی شارە چینێتە ناوەندەکانی خوێندن لەوێ ئەم سیمینارانەمان پێشکەش کردووە و هیوادارم ئەم کۆڕ و سیمینارانە هەر لەم دوو مناسەبانە بێ هەر لە 8 مارس و 25 نۆڤەمبەرانە بێ هیوادارین بە بەردەوامی ئێمە ڕێکخراوەکان کۆمەڵگەی مەدەنی بتوانین تاکەکان وشیارکەینەوە تاکەکان کە وشیارکەینەوە لە هەردوو ڕەگەز نەک هەر بڵێن لە ڕەگەزی ئاپرەتان ڕەگەزی نێریشی تیابێ نەکەن ڕەگەزی مێبێ چونکە ئەوانی کە تونوتیژی ئەکەن بەرامبەر مێ نێرن لەبەرەوە پێویستە هەردوو ڕەگەزەکە بەشدار بن لەم کۆڕ و سیمینارانە پیرۆزە دەستان خۆشە لە کۆتایی ئەم پانێڵە